ئەمڕۆ ڕۆژی سێشەمە بڕیارماندا کە ئفتتاحی ئەو شوێنانەی کە کردومانەتەوە بۆ ئەم ساڵ لە قوتابخانە بە ئامادەبوونی بەڕێز بەڕێبەری پەروەردە سناسدار لەگەڵ ستڕێژا و جێگری سەرپەرشتیاری یەکەم لە پەروەردەی ڕۆژهەڵات لەگەڵ میوانە بەڕێزەکان کە ئەمڕۆ ئامادە بوون ئەو شتانی کە کردبوومان مختبەر بوو، مختبەری زانست، هۆڵی کۆمپیوتەر، هۆڵی سینەما، دوو هۆڵمان کردبوو بۆ هونەر بەشی بۆ 1 بۆ 6 لەگەڵ 7 بۆ 9 بە دوو هۆڵی جیاواز چکە ئێمە داوامەکەمان لە 1 بۆ 9ەیە. ئەنجا هۆڵی سینەما کە پاڵنەرێک بوو زیاتر بۆەوەی قوتابیەکان هان بدات بۆی بەرەو باشچوونی ئاستیشیان چکە لە ماوەی ئەم 3 ساڵە هیچ شتێکی تیا نەبووە لە قوتابخانە لە غێری پۆلەکانیان، بەڵام ئەم ساڵ کتێبخانەی تایە، کتێبخانەیە، مختبەری زانستە، سینەمایە، هونەرە، کۆمپیوتەرە، یعنی بوارێک ڕەخساوە بۆ خوێندکار کە زیاتر هەوڵ بات.